سەڵامی تایبەتی دیسان پێ بینەرەوە شەویستەکە و بەرنامە وێمانەی ئارۆ ئامێن می دیسان پێ دەگەیەوەتە جە دەگۆ هۆرامانی دەگەیەوە فرەوەشە کە ئینا 30 کیلومتری شار و پاوێنێ دەگۆ شەڕەکانی بەڕاستی یۆچا دەگانە کە معمارێ پلکانیە چی دەگەنە ڕێک دیارە بان و هەر یانەوی بەسڵا حۆشە یانێوە تەریێنەوە ئی پلکانی بێ چی دەگەنە جە گرد و دەگاکە فرەتەرە ئا کەسێک کە جاڵ زەرتەرە گوزەری عبور کەرا یا ئینەکەم لا پێ هۆرامانی یا پێمەریوانی یا پێنۆچێ جاڵە فەرقەکە کە جیا بۆوە ڕوو بە شەڕەکانی مێسەر نمادێ و نریانەرە هەنارێوە تەندیسێوە جە هەناری نریێنەرە چاگەنە ئێگە دەگۆ هەناریەنە ئێگە دەگۆ شاخ و داخێنە شەڕەکان دەگۆ هانەکان ئەمە هانیش فرێنێ چند قەڵەمیمەنیە هانێوە چی دەگانە دڵ و خاکە زەریفەکۆی دەگەنە هۆرترۆقان ئێگە دەگۆ هانەکانە بەڕاستی دەگەیەوە فرەوەشنە دەگۆ دەلاقەکەوەکانە دەلاقە سۆزەکەی دەگەیوەنە کە بەڕاستی زەریفەنە قوتپێوە گەردشگەریم تاوەئی دەگەی بۆ دەگۆ شەڕەکانی هەر پاسەکە واتم دەگەوە پلکانیە چەنە کامەڵەن معماریەکەش معماریەوە قەڵیمین و یۆ چات دەگەیانە کە معماری قەڵیمی یانەکە هێشتا هەر منەن و ساخت و ساز و معماری جەدید کەمتەرە ئارۆ چەنی ما بێدە ئەگەر من چی قولەبانە نەکۆتانێرە ئارۆ چەنی ما بێدێ دیسان بێدێ چەنی ما داڵان بە داڵان و شەڕەکانی و کۆڵان بە کۆڵان و شەڕەکانی تا چەنی خەڵک و شەڕەکانی پێوەرە بنیشمێرەوە قسە باسکەرمێ فەرماودێ. شەڕەکانی گێڵی نەختە یاگەی تەختە ژنیێنە شەڕەکان سەر و شاخ و داخەکاوە بەڕاستی وەشکریان و یانەکەیش کولەم پلکانیێنێ و ئی یانە ناسەر و ئۆ یانەکەەوە و حۆشەوەی یانەیە بان و یانێوە تەریە. داڵان و زمانی ئامانی بەر سلام بێ قەزابی خاسەنی سلامەتنی وەشە بیاخوا خوانە خاسەنی قوربانە مەرحەمەت زیاد قوروانە وەشە بیاخوا خەریک و چیشیێنی خەریکۆ تەمیسیە ناو خاکباران و خاما تەمیسی کەرونێ هیزی تۆزەوە فرێ وارە فرەوارە هیزی تر ئیسە بەروبانەکە فرە پیسەواتم با کەمە شوروش ئەوەڵ و سوحی شەڕەکانەنە لێبەرەوە هەر یانەوە خەریکی تەمیس و تەمیسکاریان شەڕەکان یۆ چات دەگات تەمیسانە بەڕاستی هەرچی ڕەوەیە لێبەرە تەمیسکردی ئەری وەڵا هەرچی ڕێن فقە بینەوە ناکۆکە ناوەڵە عالمە تاونێ دیکسی کەمەر ماوە پاسە ناکۆکە ناو ئەترانە ئیسە کەم هەر خەریکەنا ماشەڵڵا خاستنی شەڵڵا خوا شەفاڵ بڵۆ کار و هەرمان تا چێشا شەڕەکانە کار و هەرمان وە باخاو ئەتر بین کلاش و چێ بچنمێ و ئەترا پاسە حیز وەڵا هیچ کاریمانە تەمیسیانێ و ئۆ ساوەشایە ئیسێ سنڵ فرە نیاسەرەوە بەڵام ئۆ ساوەشایە وەڵا ئیسە وەشە بخوا عەمرمان با پاسەتر بە بەڵبەختی و کۆرەوەری ئیتری سە وەشمانە شکر خواشکر ئێوە ساچنی ڕەفقاتانە لندی کەشەرە و گێڵێ وەڵا لوێن مێ پێ چۆکڵا و پێ خاکی بانومان ناوێن مێ پاسەتر کارومار ما بێ ئیتری سەڕەحەتی مێنامەیانە نەوەڵار لیباسوریانە لیباس شورمێ نەنان پەچمێ و نانەوات چێواوێتر هیچ کاریمانیا وەڵا بەڵام هەر ئۆستا من ئەجۆم ئۆسا نییە پێوەرە ڕەفێقی بێنێ و زیێ نێرە و درۆدە لەسە نەبێ وەش وەش بێت نیا دوو حرامزاوە نەبێ ئیسا گر کەزێترا پاسە پێ وێژ هەر یو قسێوە کەر و ئۆسا وەش بێ دنیا لێ گێڵای و کە ناچڵۆ مناسڵۆ پێ چۆکڵا و مڵکەرەوە گێڵا هەر سەرم لەگەوی یاوێن مێهۆر پڕە بێ و جا من وێم شۆشمەیەنا شوشمەی وەشامێ و پڕکێ و هەمیشە حەزکەرمی بە شاوی و بە وەشی و ئەپاسێ چنی ئامێنی شەڕەکان
والله چوزانی و دەیتر قەڵەم نووس و خواگیانی ئەنا بخوا نامێکم نەزانان خب شەڕەکان و شۆشمێن لە فاسەڵەش نییە ئادیم شۆشمێن بەڵێ هەرۆدی منۆسوودێتە شۆشمێنێ دەخاسە چکۆ شوەکەڵ دیڵ والله حنەوەێنم هەنەڵیڵ ئەمە بەوترا پاسێ قەڵەم نووسی خواگیانی و ڕێ ئیسە خو وەشمانێ خواش کر ئیشەڵا وەشتا بوو ئیشەڵا وەشتا بوو زاڵێ دوێنیانە وێشاوێتە هەوی مەنا پیاکەم نامەیانە و ڕەحەتی و ئیسراحەت و هیچ کاریمانیاوە خواش کر ئیشەڵا هەمیشە وەشتا بوو دەتە بامە زەحمەڵ نەوە لەبەرەکە ساعتە لەبەر تەمیزمەکە چەپە شەپ بە پاڵە پیسی من ئامانێ دەدەسەوەش بوو یاخوا حمەخوا حافظ تا سەری چەمەکە بێقەزە بێ دێخاسێن دێ یاگەکی تاوەشە نێ سلامەتێن دێ کریۆ نامیڵ بزانێ ناوی محمەدە ئەحمەد کاک ئەحمەڵ خاسەنیش کورس زیاد بۆ خیر بێدی یاخۆ سەری شەما بێدی نێپاڵ و چنارە قەڵیمیەکۆ شەڕەکانیەنێ یاگەیەوە فرەوەشە خەریکە پیاسە کردی هەرمانە تا چ شەنە کاک ئەحمەڵ والله هەرمانە ما هەر باغداریە سابی ڕۆبیۆ ملیمێ مڵکەرە باغداری کەرمێ مڵ کاڵمی و ئێترانە کارمانێ هیچ شغڵی تەرمانە یاخوا بێوەیە بێدێ هانەکی شەڕەکانی کریو نامی بەری پەم شەڕەکان هانیش فرێنێ هانەکیش کریو نامی بەری وڵینە لە چناریە ماچمێژ سەر و پلووری و وارتەر ملمێرە وار ماچمێ هانە ژەناو وارتەر ماچمێ هانەخڵۆ خات و ڕعنێ ترا پاسێ نامیشە هانە تارەوار هانە و ناری و ئەرێ وڵە هانە کڵۆ چی پاسە پنەژماچە دێتر بەڵێ ناوە هەر چاگە بینە پیرەژەنێ بینێ پیرەژەنێەوە بێنە کۆگاش چابیێنە ئەو هانە ژەنا هانە ژەنایەتە ژەن یامێنێ وێگە لیباس شاشتن و خلاصە چاگە نیشتێنێرەوە حەمام و چێ و بێن و ئۆسا قەڵیم ئتر حەمام یانەنە نەبێن چێگەیتە حەمامی عمومی بێن ینی سەر و هانەیە دۆڕش گیریان یا هەر پاسە دۆڕژ نا دۆرش گیریان هەر پاسە یانن نەری وڵا ژەنیە نێواگە لیباس زارێنێ بەتەنە کۆچەی و چاگاوی گەرمەکەرێنی و لیباس شوێنێ ئتە جا حەمامی عمومی بێ گرد و شەڕەکانی گێڵی بترێوە زمینی تەختژنیا چنە گرد سەر و شاخ و داخیەوە وەشکریان بەڕاستی بە زەحمەت گردیش وەشکریان حەسکەر و فرەتر سەر و ئی یاناو یانەوە شەڕەکانیەوە چنی پیسە سەختی وەشێکریانی گوزەران تا ئاسانە وڵا دەێتە خود دەشتە نێنە تا فەرمایی درێ دەشتێنە یانەکەرمی و هەر پاسە شاخ و داغ بێن و لوێنی یاگەیانی شابەر ئاردێنێ و تەوەنی بێنێ و یانە شاکردێنەوە قەڵیم هەر پاس نەبێنێتتر بۆنۆ ئی ئاوێ فرێوە کە شەڕەکانە بێنت ئامەنی لێی شاخ و داخێنە یانە شاکردن فقط بۆنۆ ئاوەکەی ترەگە ئاوەکەی نەبوو مەسەرەن چێگەی و مەتاو زیندگی کەرو ئاوەکەی ئەو سابیێنەوە ئا دەرێ نۆ لاشۆ بەشەری ئاو یامێنە پات دەرێ ژەنی بەنامی شەڕەکانی پیای بەنامی شەڕەکانی کریۆ پەماواژ دێ کەسایەتیەوە بێنێ شەڕەکان چاد دەگایانە کە باسەواڵش فرەفرن شەڕەکان بەڕاستی باسەواڵشن بەڵام جە قەڵیمەوە کەسایەتی ما بێنێ کەسی ما بێنێ بە ناوبانگێ بە بژناساشە وڵا بێنێ مارێ وڵا هەنێمە مەسەرەن پیاما بێن ئەو ساواشێنێژ میرزە حەمەشەری وتەرانە پیاما قوڵۆ و شەڕەکانی بێ یۆ پیسە لالومایەدینی یۆ پیسە مامۆل فەتاحی ئەو پاسانە پیاما قوڵی شەڕەکانی بینی ئێتر هەر پەرسوو مەسلحەتی بێ لا ئادیشا لەوێ ئاڵی تاوێنی هەرمانەوە دەگێ مشکڵۆ دەگەی حەلەکەرانی من چێ مەژنەوی کتێوەنەوەنە وات شەڕەکانە ئەوسا کەسێوە قرابی بیا لوێ بیا داوەژێنێ واچنی فلان یاگە باخڵ هەن وڵا ئەوسا پاس نەبیێنە ئێمەی باخیمانی پێگەرم جۆ مزراش ئاماچمی هەر کەس مڵکەش نەبیێوەری جۆ مزرانە ژەنیش نەدەینی ئەوسا پاس نەبی اینەکە مڵکشان نەبیێن ژەنیشانەدەنێ چیشاکە بەڵ بەسە گێڵێنی پێوەشە لوێنی پیلاپۆلار ئەگەر ژەنی بی بواردێ بۆشان نبی بۆ جیچ تو ویل زمین ویل جنابە ویل مڵکم نەبیێن وێ چەلا ئەرێ وڵا لێوان ناشۆشمی ژەنی ماردێنێ ڕەنگە تۆ وەشڵ بۆ ئەرێ وڵا من هۆش باوە قات زیاڵ بۆ
ماینەمێ خزمەت و ئاغای عارفیەنەوە پاڵ و چنارە گۆرە و شەڕەکانیەوە حەزکردمێ و تو وێژەمە سەر و شەڕەکانی چەنی ئاغای عارفی بوو ئاغای عارفیگیان سڵام خاستنی مالێک دادیگان خێتە شیبادی جتەرەفی بوومەوە خەڵکو شەڕەکانی و خێرامای تا کرد و زەحمەت تاکیشتن خێتە شیبادی یاخۆ وەش بیبراکەم بەمێ وەڵی گرچیوینە سەر و چنارە گۆرە و شەڕەکانی و تو وێژەما بۆ باس ماپێکردینە قدمەت و ئی چنارەیە چندە ساڵێن باسازی کریانەوە دەوروبەرەکەش خلاصەوە چێ ماپێ کورت والله چنارە ئەرزۆ یعنی با بەرادریشمە کرد تایسە تەخمینی ینی واقعیەتی شاجەمەرد و چنایە نەواتن ولی حد ئەقل سنوێکی تەخمین شادان 600 ساڵێن و تا 4000 ساڵیش لەوانی چنارێ ولی هەر پێی ئاگایی وێ تا تقریبا دەور 30 ساڵە چێوەڵتەری پیرەمەردی ماوێ دەور و 120 ساڵە عەمرش بێ ماچۆ من تاتێچ ژنیە بووم شایدی نەکەوە تقریبا نزیک و 200 ساڵە هیچ چنارە هەر وەزیێتش هەرە پێی حاڵەتە بێنێ ئەرە وڵا چنارەکەش سەبتی ملی بیان دەور ساڵەنەوە هەفتی سەبتی ملی بی و قطروی چناریچە 12 مترن قطرەکەش و ارتفاعیش 25 مترن بەنظرم نەچا حەدە لێکەش حاڵەت و وینیش پنە ئامان ینی چێوە چارەندیشیەوە هەرمانێەوە چێوش پێن مەکریۆ وەڵام متەسفانە چەند ساڵی چەوەڵتە نزیک و 20 ساڵە چەوەڵتەری واقعیت شانە کوچە قەروی نیما نەزانە وێمە وەڵی گرچی وێنێ مقداری کەم لطفی کریانی سوودبی چناریە و شونانێشە سەبیان حتا ئیسە میراث فەرەنگی نەوەڵا هیچ ئیقدامیش پێ بە سازی محوەتەیە و پێن گەداری چناریە ئەنجام نەدان تەنانەت ئێساڵکە کەماوی بێ و احساس کردێمی چنارەکە مقداری و خەریکە گەڵاکیش زەردەبێنێ وێما بەهێزینەوە ماوی ماردنەوە و ئاوی مادارانی چنارەکە بەژمنەوە ماندگار بۆوێ چون واقعان نامێ شەڕەکانی و تاریخ و شەڕەکانی هیچ چنارە گۆرنێ والله حیفم بەڕاستی چنارە گۆرە و شەڕەکانی ئیسە نامێژ بسێنەرە و فرۆ خەڵکی شەڕەکان و چنارە گۆرێ پێوەرە مەژناسانێ حیفا بەڕاستی بە جۆرێوە هیچنارە جەبێن بلۆ هیزی مەراسمەوە خاز بیان شەڕەکانە کریۆ سروانەچە باسیێمە پێکەرینە بەێ هەر پاسە ئەرزم کردی پار ئیم هینە مەحوەتە کە گۆرەترین ئاوە هینیش بێنە شەڕەکانیش بێنەوە منبع و ئاوە باخاچش بێنە وشک بێ حتا لێنی بە تانکیرە و بە شلنگاوی ماردنە چنارە گۆرەمە عرزکردداران بە خاترۆ و شکرگوزاری جەنەعمەت و ئەڵڵای متعالی و نعمەت و بارانی وارانی کە ساڵ واران مردم و شەڕەکانی هیمەتە شاکردە نزیک و 22 میلیۆن تمەنی پوڵ ماجەماوەری کرد حوسری کاڕی ماهیزیەکەنە زەبحی کردی جەرال خواگیانیانە پێینە ڕحمی و کەرو بە گردی ما بە گیاندارا و بە بێگیانی بە حیوان و بە ئینسانی بەژن شەڵات چەمەکی ما دووبارە تەقاوە و ئەوانی و گنۆنت لێ دەگاکی ما و شۆق نونت لێ مردمەکەیما ئینشاءالله ئینشاءالله بەمیڵ خۆ هیچ بەسڵاهانەکەی ناچێگەنە چ وەخت و ساڵی تەقۆ وڵا شاید من بە ویر و وێم ئینە دوێ مۆرە دیدیمی ئاوێ وشکە بۆ پێ تەقا کێژواچ وەلی معمولان ئەسفەندەنەوە و تا نەهایەتەن سنزۆ فرۆدینی یا هەنە تەقان و ساڵەوە هەشتی ئاوەکیش هەر چوالولەکە نەپەڕی بێنی ئای مەحبەتە گر هین بێ چیر وایە ماشەڵڵا وەلی متاسفانە دێتر کە وش ساڵێکۆ باری بای سوانەیە بەحرانی فری بێ شەڕەکانی ڕۆ ملکا شەڕەکانی ڕۆ فرۆ ملکەکاش ماهەر متاسفانە یا وشکی بێ یا تەلەفاتی فرەشادا پێی مەحسوڵیشە وڵەنە شەڕەکان بوون بەس بێ سەی جاڵە ئامانەوە جاڵە سەر و نۆسوڵەوە ئامانەوە پێگەرەمەوە سەر و جاڵەکە پاوە و نۆچشەی کە تایسە بوون بەسی ئامان بێت والله دەور و 4-5 بانگان شاید باچ دەوری 5 ساڵە مردم و شەڕەکانی تەمام و تەوان و وێش هەتا ئاجاوا کە زەلتۆ ئاما تا برودی شەڕەکانی تا ئەوڵ و دەگاکی گر هەر هێمەتۆی مردمیە بێ نزیک بە 30 میلیۆن تمەن وەختە هەزینی فرە بێ بە هەزینێ شخصی جاڵەکە شعار بێگە دەور 8 ساڵە هەر استفا ماش نەکرد تا نەهایەتەن دەوڵەت ئاما سەرش تاریز و ئەسفالتش کرد و دەور و یاری 4 ساڵی شامەداوە مینا میشنەوەی جاڵیۆ کە الحەمدولله خوای تۆفیق دارمی بنە ئێساڵ تاواما دەوری یاری مانگاچەوەتر فعلەن جاڵەکەی وەسڵ کردمێوە هەرچەند کە هەنووز پردەکەی هنا نبينا ننيانا لو هنجا كتستح نبينا سد جزاري شيء كريان ولا الحمد لله نريد أن مو إيجاد شركاني جبون بسي وشركاني كزي خارج كروا قري ما فرح معنا شركان ربا أواني خاصرو ربا فرحي إن شاء الله هالباسة بودس الوجبة يا أخوة سباسل كروا عارف يجان استفادة ما بردس الوجبة يا أخوة ممنون زحمة تاكيشتن مجددا خير بدي
بەدەستش فرێنێ جەمیژونویسی تا دکتر تا شاعری پایە بەرزێ بووە جەبوار و قەڵەمێنە بەڕاستی تەوانان ئەیسەج نەمێ خزمەت و کاگنیعمەتێنە کە بە قەڵەم گەرەکشا قسەی کەرە و باس و چنارە گۆرەکە دەگاکێش کەرە فەرما با میکرۆفۆنەکە بەپەنە خير بيدي يا اخوان. بسم الله الرحمن الرحيم. إنا بحثوا وش صاليش ناريك بار واقعا واقبة وش بوهمته شركاني جلك بي شن بيت شعري بي همكاري فرتري شنارة قوري عمري بيرده كزنين جسايل لزلنا برده شنارة قوري برزو شنگو شوخ وش صالي سال توج أردن بچوخ جتوانم نيا كومك بحالل كتو كز نبي نبر يقالل بخوا أربزاني چن پشي حالم هي كزي بالال من چون دنالم چن سال جسايل وشي ما كردن بساقو ريشل رحم نبردن شركان قردج بتو منازو شهرتج والله بتو متازو نامل ياوين بخوا دنياره نامي شركان بتو ودياره تو گوهرني پي شركاني چنها پیروجوان لالبيان ميماني تاريخ شركان چني تو ديارا احترام بيتو بهم افتخارا إسا أباسي چن رنگ زردني ماتم عاجز فرپر دردني جدماي تو والله قل كز ماتما يا أخوة نبينو مرقل بچما اینەمێ لاو سەری شەڕەکانی نەمێ موزێوە گولالێ و ئاغێ سەجادینە کە هەر پاسە وێژ بە دڵی تەنگەوە تاریف مەکەرۆ ماچۆ ئینە کارگە و تاتێن بێنە چگەنە کارشکردن منیچ حەزم کردن ئی کارگێ سەرپا بمانۆ ئیسە تەبدیلم کردێنە بە موزێوە گولالێ ناشڕوع و کارەکەیەوە چندانی ئۆتاقینێ بافتێوە قەدیمیشەن و خەریکا کەلوپەلی قەدیمی جەم کەرەوە کە ئێگە بۆ موزە بافرەتە چنی ئاغێ سەجادی وێش سەروئی موزێشە قسەی کەرمی و هەرمانانە تەرژینە دەستەنە باست و ئاڵێکی ما پێکەرەوە ئاغا سەجادی گیان خاستە نیشکۆر السلام عليكم خير بدي سلو چما خير تشريف تاردن بنا حما صالحي سجادي إنامي جروستا وشركانينه روستاوي گردشگریه که جهوراماناتنا السبت بينه دومين روستا وستان و کرماشانیانه لحاظ و قدیمیو منیچ نظر منه بتوفیق و خواي اقامتگاه دویره دان اقامتگاه منیره اینه طبقه واری شاکه قدیم کارگاه و تاتیم بیان چه زحمتش کشتن بخاری هزمیه و چیره چرا و کارو لحیم کاری و ای چی و قدیمی جوشی کردنی منیش ضم پام بیان هر پاسه بعضی وج نفروج نکروجیانو چه ایسه کردن موزی و گلاله جا خدمت و میمانه عزیزان و گردشگرانه بیمی بعدی چش طبقه سری یه دانه سویتینی کلن گرک ما کروش اقامتگاه گردشگری حالا چه قدمی منه پشت یا نکاج هر اگه امید خوای گوره بارو راندازیش کرمی و بتامی فعالیت کرمی چی دگانه دگا که ما با عنوان و دگه گردشگری واقعا پیشرفتش بو ما یو افتخاری بو پیگردی ما نانی خزمەتانە دەستەوەش بخوا هەر پاسە کە وەڵتەر ئیشارەم کرد شەڕەکان دەگەیەوەنە کە بەڕاستینا لێ شاخ و داخانە دماتر دووربینەکەمان نیشانە مڵۆ کە پەشتۆ یانەکاشن ئاغێ سەجادی چ زەحمەت هێوەشکێشان و ئاگەشت تقریبان تەختکردن کە باخێوە گولالە بنیۆرە چاگە وەنەمەوە فرەزەریفە ینی چات سەرەوە باغ بۆ بڵیۆملو دەگاکێرە ئاغێ سەجادی فەرماوەڵ کە وەڵتەر ئیگە کارگۆ تاتەڵ بێنەوە تاتەڵ شێگە خەریک و هەرمانی بێن جێ وەسیلەکۆ تاتەڵ چێوێ منەن وەسیلۆ تاتێم کولەن گرچێ منەن من یادگاری تاتێم حتا ئیانی کەیسەی نامیشاشنی کارگاینە یادگاری تاتێمە ئیچێ ئیسە هەرهورم گێتنی هەر یادگاری تاتێمەنی بعضی وسیله فرەش منەنی تاتەمەجی چێژمە هورما گرتان فقط چێوەکە دەزڕەسەنە بوو ئیرە چوار چێوەنی اینە مەسەڵەن ئی دواردێ هینی حەڵە بڕیەش بینەوە سا ڕەوەنی 20 کیلویە بێ مەسەڵەن
بە 4 دانی 5 دانی ئاپاتەنەکە ڕەوەنیە سوبە وەشکەری مەسەڵەن سوبەی هێزمین سوبێ کولوی دەکەی تا تێم وەشێکەدەنی ئینێ چاکوشش بیانوێتە ئینە وەسیلەشە کە فعلان دەزڕەسەنە بۆ هەرینەنێ ولی کولو چێوەکەش هۆرم گرتن دێتە سڵوەش بۆ چێوەکەی تاتێ شوورێگەدنی یاخوا تاتە بە ڕەحمەت بۆ خوا ئەفۆشکەر و ڕوانەوەی فەرماوە خەریکنانی پشتۆیانەکە یاگیوە کەناڵی شاخ و داخەکەێنە خەریکەی هەرمانی وەنی کریۆ ئی هەرمانێکی تۆزە بێ پەیما و گەرەک تا چێشکەری و گەرەک تا بەسڵا چێژ وەشکەری چاگەنە بسم الله الرحمن الرحیم ئینایمێ بان وە قامەتگاکەیەوە ئی یێرە چواردە سەیانە پاڵۆنترینەنە ئینا قامەتگاکان بە تۆفیق و خوای گەرەکمە پشتۆ ئی یاناوێ تۆ سەعە دۆپی ئێ قامەتگایە فەزای سۆز وەشکەر و ئالاچەقی وەشکەر و پێ گەردشگەرا و پێ میێمانە منزری فرە وەشش هەن پێ پیشڕەفت و دەگەی ماتەئسیری فرە و فراوانش هەن بەژی شەڵا بتا و ڕائەندازیش کەرونە و بیانوش بە مەقسەڵ نەتیجەش نەگەرمی هەم پێ دەگەما خاسە هەم پێی منتەقە و گەردشگەری هۆراماناتی ئیشەڵڵا هەر پاسەکەم زاندێ واتم گە شاخ و داخا و ئی جاگێچەکە ئاغا سەجادی انتخابش کردە نا قەڵ و کەمەراوە و قەڵ و تاشاوە ینی هەرمانی وە فرەش گەرەکەنە چنە تایسە هەزینەڵکردن و چ کارانەڵکردن ستارتی ئەوەڵیە داوەنە ئەستاردی ئەوەڵیەم کول و زەمینەکەی 1000 مترین تقریبا 200 تا 100 مترش پیشرفت ماکردن 5-6 نەفەری ئۆساکاریەکەر ئێمە حدود و 20 ڕواکار ماکردن نزیک و 100 تۆنا خاکیم جەبەر و دەگەوە بە ماشین سەنگین ئاردان دلێ دەگێ و جەدلێ دەگەێنێ تا ئایاگە کە ماشینە ئامان 6 تۆن ئامان تەخلیە ماکردن چا بعد بە ئۆڵاخی ئاردن ماسەکەن مان درێ تەڵانەکە پێ درەختەکە و پێ فزای سۆزی کە ئال بۆ تەسیرش بۆ چون واقعان پشتۆ ئیانە ئی 1000 مترە کولەن تەوەنیەنی هەزینی فرەش بەرەن زەحمەتی فرە ماکێشتن 5 نەفەر نزیک و 20 ڕەوا تا مانگی زەحمەت ماکێشتن تا بە نەتیجە یاوێنمی بەژی شەڵا بتامی تۆسەعەش دەیمێ بیاوانمێش پایاگە کە ئەنتزارمان تەسیرش بۆ پێدەگاکێمەوە تەسەور کردێ چێگەیە بەرزتر یاگێوە تەخت کە لێ شاخ و داخەکان ئاوەختە ئینە نەماش بۆ ئینە وەراوەرش بۆ ئینە بەسلااو بیوش بۆ ئێگە ئەپی حاڵەتە فرچێوە زەریف بەرمە ئێمە ئارزوو موافقەتی بە ئاغا سەجادی مەکەرمە ئیشەڵا سریەوەتر کە ئامێمێ ئی هەرمانێشە کولەن کردی بیا و کردێبانێ و تامێ چی ماوە زەریفێنە چی یاگەوەشێنە چی ئقامەتگەنە پیاسەوە کەرمێ دەسەوەش بە ئاغا سەجادیگەر ئارزوو موافقەت و بگەن پێ جنابی دەسەوەش بە دەستاوەش بۆ خێرامای گری تاکە و سەر چەمەکەم ئیشەڵا کە بتامی تۆساش دەمێ بنە بیاوانمێش بە هەدەف بێ دێوە خزمەت تاکەرمی خێرامای تاکەرمی سەر و چەمەکەم دەستاوەش بێ بزانێت چندە زەریفە گجی هۆرامی شاکردنە وەشڵە و وەشڵی ئامێنی قایلە قسەی ماپێکەرە کناچە گولالەکی شەڕەکانی با هەرچێکەوە شروکە منامە توشەنە گوڵی گیان ئاتنا بێداتنە چ وەشڵنە گجی سۆزشکردنە کەوای سۆزشکردنە ئاتنا کناچێ واڵی مە نامیش پەریەنە پەریخانە هەر شکڵ و تۆم بەڵۆ واچە پەریخان بۆ پێشەڕەکانی فەریخانم بۆ پەشەڕەکانی کورە پەریخان تەشیر بارە پێشەڕەکانی بۆ پەلای زاوڵە وەشڵا گرد و زاوڵا هۆرامانی بێدە پەلای زاوڵە وەشڵا بێدە پێشەڕەکانی ئاشایان بۆ ئاگە بۆ کشەوە ئاگە بۆ ئاگە ئەوزان و تۆ کوڕلی ئێمەە چێشکەری وەشەنی وەشبی کامێ ما وەشڵێن مەی گردێما گریتە شکڕ گردێ ما وەشڵێن مێری ئەری تۆ جە گردی ما وەشڵە تەرەنی عالتەرەنی دەنگو باسڵ خاسەنی بامەتی وەڵا چێشکەری حیت جا سوعالە کەروجە هەست ناگیان ئادێ واچە پەم بزانوش من بلدێ پێ زەماوەند و چێوی ئەری ئادێ خاسن
ئاوەختە لباسی چیشی کردینە پێزەماوە هەری لیباسا کردینە هەری هەری لیباسا کەمێنێ وەشڵ مێزەماوەڵی هەری ئیسە نوبۆکی نوبۆ نامڵ چشە بێ وەشڵێ ئاتنا گیانی ئاتنا بابا ماماڵ منینی دانێشە بابا مەردان دانێشە مامان مەردان ینی چنین دانێوەشە بابامان دانێشە ئەها بابۆ مەسا ئەڵێڵم ئەمڕۆ خۆش کردنە ماما و تاتەڵ ئەمیش خوڵەبی ئیسە ئەڵا بابێ وەڵ منینی ماما بابا وڵ منن ئەری ئەری وەشڵ گەرەکینی ئەری ئەدێ بزان و ماماڵ چیشڵ پێکەر و ڕازڵ پێگەڵنەوە قسەی وەشڵ پێکەر و چیش کەرۆ پێڵ ماما ڕازم پێگەڵنەوە گرچێن پێکەرو ئەدەی ڕازەکەم زانین چ ڕازەوە پێگەڵنەوە نا ئاوا چ ڕازیم پێگەڵنەوە ئاتنا ڕازۆ تیتیلو بیبیل پێگەڵنەوە ئەری ئێتر ڕازۆ مامالیڵ پێگەڵنەوە ئەری دەخاز ئاویم زانام ئیسە نۆبەت وکەین ئەها نۆبەت و کەویار شایان ئەتە وش مەزان و نۆبەت وکەین ماچە نۆبەت و کەویارین کەویارگیان تۆ کلاس و چن یەنی ماڵەکەم 5 ئافرین بۆ عزیزە ئامن مێ یاگێوە فرەوەش تەپێوە فرەوەش نزیک و دەگا شەڕەکانی وەراوەرما سیروان ئارام ئارام ڕاکێش تێپەڕکەرەوە پشتە سەرێ ماوەرێ زەریفێ خەریکێنێ لەوەڕێ لەوەڕیا بەتە ماتڵی شۆتیێنێ جارێوە پاسەنیا ئینەمێ یانۆ دادە شعلە داد شعلە گیان مانی نەبی قوربانەوە وەشە بیاخوامەمنە داد شعلە چێگەرە چیش کردی وەڵا خەریکی حیوانداریان مێ و دایتە پێکەنە مارمی شۆکۆ و شۆت شاد و شوونەوە باسەیتر هەڵیزی چی بوو یاخوا بێوەیە بیان نەشتا شەڕەکان هەن چ وەختێوە جە ساڵی مێدی پێ ئێگەیە پێ حیوانداری ئەوەڵ و ئێسفەندی مێمێ تا تقریبن دۆ ئوردی بەیشتی نامی چێگەنی جارێ وەرەکڵ مازە قسەی گەرمێ ئاوراشانە دامداری شەڕەکان وڵێنە فرە باو بێن و بێن خەڵک دامدار بێن ئیسە ئێمە تەنیا کەسێەوە کە شکە بەرین مێ هەر شمە بێندە چیڵ لە دامداری کەم بێنەوە دێتە مەخلوق ڕوەژاردن ڕوبەشاری و گربیێنی حازر وەرێ و کەس علاقەش نەمەنەنتە بە حیوانی چێوی هەڵی زەمژەنی چێوانێکە حیوانداری پسە و چیشی مەسەڵەن شۆتەن و ڕوەنەن و ئیچوا وەشکەری ڕوەن و وێمانە و هەنی ڕوەن وەشکەرونێ سۆڵەکی کەری تا پاسە کەشکی دوینێ اینێ مەگر هەنی مشتری ئەسڵی شاکین تقریبان کیانی ژۆ شار فرەتەر شارە نەورەشمیش هەرێ وڵاتە مشتری هەر کەسی جگەرەکەش بوو وێژ مێوێگە یا سفارش مڵۆ چێگە کەشکی چنی وەشکردی وڵات دێت دووکەی گەرم کەری ئاوەختە کەریش تۆرەکڵێ وەرێ منیە چیر و سەنگ و بەردی وەختە شۆن یێرە شیلیش بەمە کوچێ تە پوختە گیریشۆ کەشکی هەر قەڵیمیانت ئەرێ وڵا قەدیمیانە هەر ئاتام و بۆ مەزۆ قەدیمیشانە وڵا هەن ملی کەشکی مسانی شیشی و کەشکی تەنیا چێوە تام مەڵۆ تام و کەشکین بەڵام ئێگە چون گرچێوش تەبیعیا گرچ ئەنا منە پەرا دادە شعلە داد شعلە حیوانەکە تا بزێنێتر ئینەکە تا حیوانە وردەکە تا حیوانە وردە ماش دێرێ ئی بزاچکۆ ورەشتێ وڵا قەساب مێتر پانە مشتری مێ دۆری بەرەنەوە مێش قەسابی بزڵۆچێوەکە تە هەر بزێوێش دەردوەرە بۆ هورش گێرمێ و پێداشتی و تە هەر کامیچا هینە بۆی ترجە هینی گونۆ داشت و چیوی تانێ برەشمیشە داد شعلە سەخت نییە پەڵ زندگی کردێ مەسەن ئەچێگەرە ئی دوێرە مانگەکە ئینەیشێگەنە علاقی فرەم هەن بخواواتم ئەگە یۆ سەر و ساقیش گەر و پسەنەر شمالە نەبی دە شمالی وەشتەرا بخوا واقعا من علاقی فرەم هەن پی شغڵی ماگە وێم علاقەم نەبێە هەرگیز نانێرە بێگێ
ڕاستە وەژم لۆ دەور و وەرەکارە وەرەکار لاونە و دادە شعلێ دیارن کە فرە وەشژمێ جارێک خۆی زۆر شاردەم پێمە ئەمە محبەتش پە نەکردینی زۆر شاردەم پێمە ئاڵف و ئی جۆرە چێواچێژ هەر چێگە هەن مەسە ئاڵفەکە یاینەکەم شۆ پساندش سانێم سانمی هەر ئێساڵ کەم ماوردن بخوانی من ئەسێ ماسە جەمەریوانۆم سانمی دۆری و ڕوان سەری وەپاسێ دەرامەڵش نەهن کە کەفاف و زندگی کەرۆ بخۆر و نەمیرە ئەڵا ناوەڵە پەسەڵ نازش نییە ئێتە ئەمە نەپنەش زندگی کرد یەخڵا بێوەیە بدێ ئەکە سەرشا بڕدی گۆشت کە سەرشا بڕدی گۆشتەکە برێژ دێ منیش بۆ نامی خزمەتتانە وەڵای تا ئاخر و تەقریبەن خوردادیتە گناهین مشتری تەمێ پێشا قەسابخانۆ چێ هەر کامشانێرە بوو مێڵەکە جوور گرمی پێداشتی دەخواستن دەسڵوەش بۆ یاخوای شەڵڵا تەنڵ سالم بۆ تەمەندرێژە بی بێوەیە بی خاتونی زەحمەڵکیشی منتەقە ماس خاتونی زەحمەڵکیشی هۆرامانی بەڕاستی یاگەی شانازیەنێ یاگەی افتخاریەنێ دەسڵوەش بۆ یاخەدات شعلەگیان بیاخوا مەمنون دەستاوەش بە زەحمەت تاکیشتن صعبی فەرماوەوە تۆ شوشمەیەنانێ ئیسێ هەر بێتاقەتە وڵاتی بی هەرچەند کە ئیدی موادیمە وەڵا نەرمیگیان بەخوام نەبێ تاقەتە شەنایسێز هەرا کوێشەگەرەکەی منێ ئەرێ بەخوا وەشەنش وەشە وەڵا عەسرەتش عالا ئەتر دەیتر هەر بێتاقەتە شوشمی بوو ئەڵە تاتەڵ منینی وەڵا یەخوا عەفوە شاکەرۆ یەخوا عەفوە شاکەرۆ پۆستە چند مدت ملیۆ مەسەن پەسەردانیانە براڵە واڵێ مانگی جاری و بیز ڕێ جارەوە پاسەمە دووەسەر و براڵا و واڵامەوە چاشتێوە تایبەت بە شۆشمێ هەنە کە مەسەن شەڕەکانی نەبوو باو نەبوو مەسە ئیدەگا پێ ئەو دەگەی چنی چاشتێوە هەنۆ شوشمەیە بە مەساچی چاشتێنە شوشمەیانێ دەیان چاشتی بوومە هەر ئاشاقی پەسە کەرمی ئەو گوشت و سەواچی پاسێ ئیگە مەسەن گرد و هەراماناتی مەسەن دۆینەنەوە شەلەمینە هەن شەلەمین و پەتڵە و ئینی شاری وەڵا کەرمی نیەمی سەر وین و شەلەمین و پەتڵە و ئانی شار کەرمی بەمێ سەر و شینەوە ڕۆشینە بە تەماتی هاڕێ وێمانی پیازی فرش کەرینەوە نیەمی سەر بەمێ سەر و کڵاشەکە قسەی کەرمی ئی قسمەتەوە کڵاشەیە کە چنیش پنەش چێژ ماچە اینە لازماتمی لای تەمامنینە ڕێ چەند ڕێ دوێ ڕێ شەو ڕێ یۆ زوو سەر فەقە سەرەکەش بووم مەچون پیاکە مەچنووس دۆرەکەیمڵێ کاکەحمەڵی جاری منۆ چنۆش بەڵێ یاخوا دەسڵ بۆ دات سەر گۆڵگیان یاخوا بێوەیە بی بۆشی دووەمین جار ئەزیەت مادێنە دەسڵەوەش بە یاخوا سپاس شەویستەکەمە ئامێنمێ قاوەخانەکە کاکفەت حەڵێ ئی قاوەخانە یۆجە تەمیزترین قاوەخانەکە بێنڕێن کە ئینا بێن و شەڕەکانی و نۆچێنە بەڕاستی قاوەخانەوە فرێت هەڕوو تەمیز و پاک و پوختن ئەگە سەردان و نۆچە و شەڕەکان و منتەقە هەراماناتی تاکرد حتمما سەردان و ئی قاوەخانەیەچە کردێ کەبابێەوە فرەوەشەشەن و ئتر هۆرامیش وەشامێ کەبابی و قنجێ و مێمانی کاکە هێشوریان مێکە هێشوری نۆچی کە گەرەکشە مێمانێ تاکەرە بە بەزمێەوە فرەوەش و هۆرامیانێ حتمما چنی ما بێدێ چنی کاک هێشوری
خالو ريبوار خالو ريقا كم دورين خالو ريبوار خالو ريقا كم دورين سفير وريما عزيز بولاي شنورين فداي هوار الهري عزيز فداي باخبو فداي ضليك يا عزيز فرجي داخبو فداي ضليك يا عزيز فرجي داخبو داخي ولني أنا ريكالي وباني جريقيم ها وقتا بيو أمان واليك مرقيم ها وقتا بيو خالو واليك مرقيم شەویستەکەمە ئینەی مێلا زاوڵەکە و شەڕەکانیەوە و کۆڵی هەڕەشەی شاکردنی واتەن شعرە مەوانمێوە ناچێش کرد و شعرە بوانەواتەوە شعرە مەوانوە چون شعرە بووانەوە فەرار کرد و پەیانێ بۆچی فیلمم نەگیردی یعنی مەسڵی من نامێنە مصاحبە کرد و شعرە مەوانە تۆش مەوانی ناوەڵڵا دمانە هیچ ئەم سەر و زەمینەکە نیشتنە ماچوو دەبریش دێرە ماشاوەڵا پیسی بێمێ دەروەڵا خلاص و چنێنی نەشش تو کلاسندنی 5 يا رفيقتها 6 خلاص وشي عفرين جزرين قيلي دايس الشعر ما عندي وقصي واش مزاندي كردي ريم زاني ميتشي شو عادي دادي قصي واش كذا دايتش ما شي مزان قصي واش كل ما ود قصي واش تشي باتشو اصلا قصي واش كذا لا مازال تشي باتشو مزان قصي واش كذا اتاقه بازي ما اني مثلا فوتبال كرمي وريبال كرمي بيلاني كرمي اترمينج كرمي أباس بازي كر جميع قديمية بسو بالبلاني مزاندي بالبلاني كذي أري والله توش بالبلاني كذي أري آفرین تابو چه زرنگینه چی اگه تمیز مکردها والله قر عامل أنا بحر بخاكو شيء ما تمیز كر ثانية إلنا شيبسي ورا قردي بسنا ما فزعنا ستلاش غالي شيبس كرا ئافرین تابوو ئانە زاڵی شەڕەکانی پاک و پوختەی تەمیزێ پاڵ و چنارەکەی تەمیزکەرە بزانانی ئا چنارە چعالا چ قەڵیمیە والله ڕعایەت مەکەرە مثلا براو آیا مثلا تیاتر یعنی پیسی شاکرا یعنی کناچەکی پیس شاکراوە تیاتر توی دی حتى يا كناچەکی ماچۆ کناچەکەی کوڕەکەی هەردووە پیس شاکراوە یەکی فرەتەر پیسی کەرە پیاکەش فرەتە پیسکە نایسە خۆ تەمیسە ئیسە تەمیسە دێتبە نەواچە چش ئەژغاڵ بجمێ ئادە واچ بە منی مەژوان و کام شعری مزانی های ئەوەڵەکەش تێش بێ مهم دەبارێ کارم بنامێ خداوەند بۆنشۆ بنامێ خداوەندێ جان و خەرەت کەزین بەرتەرەندی شەبەر نەگوزەرێت خەرەت ڕەهنمای و خەرەت دڵگوشای خەرەت دەستگیرت بە هەردوو سەرای بە دانش گرایەوە بە دوو شەو بلەند چ خواهی کە ئەزبەر نەیابی گەزن زنادانان بنالەت دلە سەنگەک و ئەزیران نەدارەت بڕەکەس شکو تەوان نابووەت هەرکە داناوە زدانش دلە پیر پەق و بڕ نابووەت هۆرامی کێم زانۆ شعرە هۆرامی بوانۆ مەزاندی شعرە هۆرامی بواندێوە ئەوەی دەحفە هەر کەس بزانۆ شعرە هۆرامی بوانێ ئامانی جایزەی وەش پێم سانوو خاص جایشەوە بلدی شعری هۆرامی حفظ کردی خاص ئافرین تا بۆ شادەتر بشو بە زوان و وێشمان شعرە بزانمێ پاسانیانێ دای دەسەوەش بوو دەستاوەش بوو Yeah.